ستڵتە لە بێزیان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ باسی تۆرێکی جیاوازەکەم، باسی یەک وشەکەم، بەڵام هەزار مانای هەیە. ئەوش وشەی احترام یاخود ڕێزگرتنە. ئەم وشە جوانەیە کە کۆمەڵی سیفاتی جوانی بەخۆیەوە بەستیوە، کۆمەڵێک ئادابی جوانی کۆمەلگای بەخۆی بەستیوە، بەداخەوە لە کۆمەلگای کوردی وردە وردە دەبینی بەرەو نەمانەت. ڕێزگرتن لە نێوان دایک و باوک، ڕێزگرتن لە نێوان خێزان، ڕێزگرتن لە نێوان مامۆسا و قوتابی، هاوکات ڕێزگرتنی قوتابی بەرامبەر مامۆسا. ئەم ڕێزگرتانە هەمووی کەم بووە. بەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم، ئەرێ جاران ڕێزگرتن چۆن بوو؟ ئێستا کە چۆنە؟ ڕۆ لە هاوڵاتیان دەپرسم بۆچی ئەو وشە جوانەی احترام بەو هەموو سیفاتە جوانەیەوە لە کۆمەلگای ئێمە خەریکە بەرەو نەمانەچێت. کێ بەرپرسا؟ ئاخۆ حکوومەت زۆر بێڕێزی بەرامبەر خەڵک کردووە، بۆیە یعنی هاوڵاتی و خەڵک و کۆمەلگاش بێڕێز بووە؟ یاخود کێ بە بەرپرس دەزانن ئایا دوورکەوتنەوە لە دین بەشێکە لە هۆکارەکان کە خەڵک ئێستاکە ڕێز لە یەکتر ناگرێ؟ ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانە و بابەتەیە تاوتوێ دەکەم، ئێوەش بینەر و بیستەرمان بن و لەگەڵماندا. ڕێزگرتن چۆنە ئێستا؟ کابراگەرەوەی هەبوو ڕێزی لێ دەگری، ئەگەر نەم ڕێزی لێ ناگرێت. تەکنەلۆجیە لە پێشکەوتنە، ئەخلاق لە پاشکەوتنە. یعنی بەداخەوە لە کۆمەلگای ما پیاوی بەتەمەن و ڕیشسپی و پیا و معقول بە خەلفای دەناسرێ، زۆر بەداخەوە. ڕێزگرتن چکم چەند هەوی لەناو کۆمەلگا بە پێش دەکەیت. مامۆستا لێرەدا زووتن، مامۆستا فەرموو دانیشە لای من چاک بخۆوە، وتی قەیناکە بەس من تۆ ناناسم، گوتم من تۆ مامۆستا من بووی، تۆ ئەمنت فێرە عەقل کردووە، ئەمنت فێرە زانست کردووە، من لەبیر ناکەم. کابرایەک بم لە خواترز بم، خێزام لە خواترز بی، ئەولادیشم لە خواترز دەبی، بە احترام دەبی. بەل ئێستا یعنی مامۆستان بووە ئێستا زغارێ لە کناڕ. طبی وەکو زاران نمایە، ئەمە احترامی سەتا ئێسامە دەگەڕێتەوە تربێتی سەر داک و باوی. ئەگەر داک و باوی تربێتی باش بداتە منداڵیش باش دەبێتن. هیچ شێوە لێرە. ئەمە ئەلا زۆرۆ ئێستا گۆڕایە ئینتەرنێت و تەلەفۆنات و نازانم چی لەبەرەوەی هەر مەشغوڵی مندار هاتە نیوە شەوی دادرێژی، ئەوە ڕاست نییە، ئەوە غەڵەتە. ئەوە تەسیری لە ڕێزگرتنی نێوان گەورە و گچکە و داک و بابیش کردی؟ هەمووی تەبیعیت. کە گەورەتان دەدیت، مامۆستایەکتان دەدیت، مەلایەکتان دەدیت، کوڕ ڕێزتان لێ دەگرت؟ ڕێزمانی دەگرێت، احترامان دەگرت، وەکو برا گەورەیەک احترامان دەگرت، شکرەوەی نەبوو. چێ بەبرپرس دەزانی کە ڕێز نەمایە؟ ئایا داک و باب دەبێت پەروەردەی منداڵەکەیان چۆنە؟ ئەساسی داک و باب ئەساسی داکە، داک دەبێت تربێتی داک و منداڵی بداتن. ئەگەر داک تربێتی باش دەداتن، منداڵ خراپ دەردەستن. ئێستا بەعام ڕێزگرتن کووە؟ باش دەبی ئینشاڵڵا، باش دەبی ئینشاڵڵا، باش دەبی ئینشاڵڵا. سەرچاوە ئەتۆ چ دەڵێ؟ ڕێزگرتن ئێستا چۆنە؟ تەکنەلۆجیە لە پێشکەوتنە، ئەخلاق لە پاشکەوتنە. ئەخلاق نەمایە. تەکنەلۆژیا بەرەو پێش چووە، بەڵام ئەخلاق کەم بووە. نەماوە، نەماوە لە گۆڕی خۆشی خۆش نەمایە. خۆشی ئەساسەکە بەڕێوەبەری وڵاتە. بەڕێوەبەری وڵات ئەگەر نیزامی هەبی بە پێی نیزام لەگەر خەرچی بکە هەموو شتێک سەر دێت. ڕێزگرتن لەسەرەوە دێتە خوارێ بەڕای. جاران ڕێزگرتنی ئێوە چۆن بوو مامە لە نێو خۆتان، لە گەورەتان، لە مامۆسا ئاینەکان؟ سەلەم یەک بەتەمەن بە نێتانی بە پێشی کە ینی نێتانی لە پێشەوەی بڕوە ڕادەوەسا و بڕواتن. یەکەشی بە تەمەن دەهات نەشی دەناسی کابرا لەبەری هەردەستا ئەوەندە ڕێزگرتن هەبوو. ئێستاکە کەم بووە، زۆر کەم بووە، زۆریش کەم بووە. مامەجان چێ دەبێ ئەم یعنی شتە سیفاتە جوانانەی کۆمەلگا چاک کاتەوە؟ بەری وڵات، مامۆستای مەکتەب، مامۆستای مزگەفت، ئینسانی ڕەوشەنبیر، ئەو دەبی ئەو خەرکە پەروەردەکە. دایک و باوک بەرپرسە لەوەی کە ئێستاکە و ڕەوشەیە گوزەرایە پەروەردەکە. دایک و باوک زۆری پێخۆشە منداری خۆی لە خۆی چاکتر بی، بەنا کە بەجێ نەکاسی لێ بکە. تۆ ئێستا پێت وایە ڕێزگرتن چۆنە لە ناو کۆمەلگا گەورە و بچووک ئیتر بەگشتی؟ خۆی پێشان ئەگەر کابرا چوە بە عومر بە ڕۆژ بە ئەوەی جاهێرەکە بە پێشی ئێ دەکەن، لە پشتەوەی دەڕۆژ پێش شەرم بوو بە پێشی بکەوی. احترام هەبوو، ئەدەب هەبوو، ئەخلاق هەبوو، تەربیەت هەبوو. ئەمکە منداڵەکە نانەکەی دەداتەوە بەلای کۆڵانەی دەکات. بڕۆ نادێ منداڵم لە چێە
يعني أو بابين أو ذاك نسحت يوم من عليناك ليش باب ما دار الدور والسرور يصير شو ذلك لقى من دارك على خوك سيدك كذا أدب وأخلاق كذا عويدك عوشي باشي كذا باشە پێم بڵێ هیچ کاتێک لەسەر نانکۆبوونەتەوە بابێت یعنی ئامۆژگاری کردمە ڕێز لە فلان بگرن لە فلان بگرن باب كذا ئەگەر یادگاریەکی خۆشی خۆت یعنی زمانی زوو کە لەگەڵ باوکە لەسەر سفرەکە دانیشت بێت سفرك كذا ريشي حمان بداية باب برحمن بي مثلا يقول بسم الله الرحمن الرحيم حمول دواء زاد يعني أنا أقول بسم الله الرحمن الرحيم أوزن على كان أخوان يعني هەتا بابت دەستی پێ نەکردایەوە دەستان پێ نەدەکرد لحد ما تسيبه بين غرفين هو اللي دانشين حتى أنا يقول فرموا ولا دانش نادي يكون باشە ئەو وەسعەیە ئەو کۆمەلگایە ئەو خەڵکەیە بۆ وای لێ هاتووە مامەجان بەڕایتەوە أو مجتمع يعني إسلام يا بعام قراء أو مجتمع بيشان لقالهم كازور فرشي أدبها أبو أخلاقها وتربية والله يجني البيت خاني رش شربي لك البيت خاني بروة بس لو سيدا يقولوا لي لكن زاحلك تعالي خملي ابنا تعالي خملي تصور كان زين ابن من داري لابو نو ماغني سومالي بالي نو ماغني حتى علم من دار كيد ابو تسلي درسوا او ذا الصومالي هەمووی شەرم و حیا و ڕێز بوو ها عز واحترامها وتربيتها واخلاقها كاحترامها شنو هذا شنو ساخانه برامبر بلا سر بلا اليوم سعيد اخوان يعني لا فايده زين شبي لك اوكي وهاب اخوان اباك وهذا لك ما کۆمەلگای وای لێ هات لەبەر چی وای لێ هات دۆ وای لێ هاتە کۆمەلگایە بەو شێوازی لێ هات چییە هۆکارە أنا كان دانسيا أو عالمها كحموي مش لسيا لس كسابتها لس معيشتها أجر كسابة تشتغل بكاميرا شو مع غمدايا مشكلة هي غمي هي شيء بياو تجنيها بياو لدليها همش تقدبيني بس نكفى خلال مالها شنو هذا شنو هذا ئەگەر ڕێزگرتن نەمێنێ لە کۆمەلگای ئەمە کۆمەلگا چی لێ دێ بأخوة احترامها نالم هابوي أو كنيوي رز واحترامه يعني بڵین کەم و زۆر مایەوە ما يعني بس بقدر زيني يعني وجه زارع كابرا قلت إيه أنا يعني لبروك كابرا زاحيلة وخوي بود يعني شي خور سيدك دەست خۆش بێ تمام رز واحترامه ئەتۆ چی تێ لەسەرەوەی دەست خۆش بێ کاکە دەستان خۆش ئێستا ڕێزگرتن لەنەو کۆمەلگادا چۆن دەبینی ینی تا چەند خەڵک ڕێز لێک دەگرێت وڵی بەداخەوە ئێستا ڕێزگرتن زۆر کەم بووە کات خۆیان ببیرم دێ تەمەنێکی گچکەشم هەبوو بەڵام ببیرم دێ کە پیا و معقول هەبوو اختیار هەبوو مەسەلەن ئەگەر دوو کەس بە شەڕ هات بە اختیارەکە دادی وەمەکەن کوڕم عیبە ئەو دوو کەسە لێک دەبوونەوە یعنی ڕێزێکی زۆر تەواو هەبوو تەنها بەس کوڕم وەمەکەن خلاص یەکسەر لێک دەبوونەوە لۆ نمونام بخۆم چەندە هەزار لە گەڕە عارەبان گەورە بمە من ئەوە لەگەر کە مندار بووین بە شەڕ داهاتین یەکسەر اختیارێک دادێ کوڕم عیبە وەمەکەن یەکسەر ئەمە جودا دەبووینەوە دەما ئەو دیارە عیبە بەڵام ئێستا بەداخەوە زۆر بەداخەوە خەڵکانێک هەیە ئەگەر اختیارە قسەی لە بۆ بکە پێی وایە ئەو کەسە خەلفایە یعنی بەداخەوە لە کۆمەلگایمە پیاوی بەتەمەن و ڕیشسپی و پیا و معقول بە خەلفای دەناسرێ زۆر بەداخەوە یعنی هیوادارم خەڵک تێبگا لەوەی کە هەموو ئینسانێک بە گەورەوە جوانە با کەسی من نەبی کاکە بەڵام اختیارە دنیای زیاتر دیتە ئەو لە شتەکان دەزانی بۆ نمونە لە دین و دیانەت و لە باشە و خراپە و هەمومان باشە و خراپە دەزانین الحەمدوللا بەڵام ئەوەی ئەوان دەزانین ئەمە نازانی ئەوەی دنیای زیاتر دیتبێت زیاتریش دەزانێت باشە پێم بڵێ جاران کە مامۆستایەکتان دەدیت مامۆستایەکی مەکتەب یا مامۆستایەکی ئاینی بڵێن کە منداڵ بووی لەوەری هەڵات ئێستا چۆنە وڵی ئێستا شتەکان عکس بوویتەوە زۆر بەداخەوە یعنی تەڵەبە ڕێزی مامۆستای ناگری و هەندە شت دەکەن بەڕاستی تەکنەلۆژیای ئەو سەردەما شتەکانی هەموو تێکدا کاتی خۆیمە کە منداڵ بووین مامۆستای گەر بە کۆرانێکدا بات بە شەرممان لێ دەکرد دەماگۆ مامۆستایەکی ئاینی هەموو لەبەر ئێردەستانەوە دەستی ماماز دەکرد بەڵام ئێستا مامۆستای ئاینی بە تەنیشتمان دادێ ینی ئەگەر سەلام بکە کابرازاروێ لەگەر موبایلەکەی خەریکە جواب سەلامەکەش ناداتەوە یعنی باشە لەبەر چی و کۆمەلگایە وای لێ هات لەبەر چیە و سیفاتە جوانە لەنێو کۆمەلگای ئەمە کەم بوویەوە بەڕاستی کاتی خۆی خەڵک حەشایر بوو خەڵک چاوکراوە نەبوو ئەو تەکنەلۆژیایە نەفرەتیە نەهات بوو
ئێستا کاکە ینی هەموو شتێک زۆر عکس بوویتەوە بەداخۆ ینی دەبینی کابرا لەبەر موبایلێکی زۆر جار خۆی لەدا چ تووڕە کردی خۆ ئینسان ناکرێ زۆر بە شتێکی بەسیتیش ناتوان لۆی نییە جوابی داچی بداتەوە ینی ئێستا مندارم دی تێدا چ قسەی لەگەر دەکا بانجی دەکە چیە ینی بە ئوسلوبەکی زۆر ناشرین خۆت و ناکرێ بەداکت برێ مثلەن ئۆف هەر نابی ینی قەتعیە نابی لە ئیسلامەتیش بەڵام ئێستا قەشمەری بەدایک دەکرێت بە باوک دەکرێت بە پیاوە گەورەکان دەکرێت سەبەکەش تەکنەلۆژیایە بەڕای من چۆن کۆمەلگاکەمان چاک دەکەوە چۆن دەچێتەوە سەر ئەو ڕێچکە جوانانەی کە هەیە وەڵاهی زۆر زەحمەت ناستەوە سەر ئەو ڕێچکەی بەڵام چێ پێویستە لە چێوە دەست پێ بکرێت بەڕاستی ناکرێ ئەمە لە زیلی ئێستا دەست پێ بکەیت چونکە ئەو زیلە بەو شێوەیە تێگەیشتونیە کە ئەوانەی ئەو مامختیارە جوانانە دەیزانن ئێمە دەبی دەرز لەوان وەرگین ئەوان پیا و مەحقولی منە بەڕاستی ئەگەر اختیار نەمینێ هیچ شتێکی جوان نامینێ بەڕاستی ینی ئەو تەمەشایان دەکەی سیمایەکی جوان کراوە جەمەدانیەکی زۆر جوان بەڕاستی زۆر شتێکی جوانە ئەگەر ئەوان نمینێ ئیشاڵا ئەو جیلە هەر بەردەوام دەبی ئێمەش چاولاوان بکەین بەو شێوازە بین احترامیش هەر بمینێ لە بینمان بەڵە دیار هەر لە کاتی ئامادەکردنی بەرنامە چاوان بە قایمقامی شاری هەولێر کرد لە نێو بازار خەریکی دابشکردنی دەمامە بوو بۆ ئەمڕۆ بە پێویستی دەزانم لەو بپرسم کاک نەبەست تا چەند هاوڵاتی ڕێز لە بڕیارەکانی حکوومەت دەکرێت و پابەند دەبێ بەدبەستینی دەمام و خۆپاراستنی لە ڤایرۆسی کۆڕۆنا تاسن لە خەڵکی شاری هەولێر ڕازیت ئەم باسی شاری هەولێرت بۆ دەکەم سنووری قەزای هەولێر لە خەڵکەکەی ڕازینە وەک خۆتان دەبینن خەڵکەکە بە ڕێژەیەکی زۆر پابندە ماسکی بەستاوە پێویستیشە ڕێز لەو بڕیارانە بگری لەبەرەوەی ئەو بڕیارانە کە دەرچووە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە لە بەرژەوەندی تەندروستی گشتیدایە بۆیە ئێمە داوای زیاترمان لە هاوڵاتیانە ئەوانەی کە تاکو ئێستا پابند نەبووینە ڕێز لە بڕیارەکان بگرن لەبەرەوەی لە دەرەنجامدا لە بەرژەوەندی گشتی دەگەڕێتەوە ئەگەر ڕێز لە بڕیارەکان نەگیرێ حکوومەت بڕیاردات و هاوڵاتی ڕێزی لێ نەگیرێ کۆمەلگایەکی و چۆن بەرهەم دێت یان کۆمەلگامان چی لێ دێ کاک نەبەست ئەمان کێشەمان زۆر دەبێ و کاتی کێشەی کۆمەڵایەتیمان دەبی کێشەی تەندروستیمان دەبیتن جۆرەها کێشەمان دەبی کێشەی دارایی تووشی خێزانەکان دەبی بۆ نمونە خێزانێکگە کەسێک دوو کەسی نەخۆش کەوت تووشی و ڤایرۆسە بوو لە ئەنجامیەوەی کە ڕێزی لە بڕیارەکانی حکوومەت نەگرتووە تەخەیل کە چەند خەرجی دەچیتن سپارێش دەبی سەرفکاتن لە کاتێک دامە بە بارودۆخێکی دارایی سەخت داتێتە بەگشتی لە ماوەی ڕابردوو لە کاتی کەرنتینە هاوڵاتیانی چوارچوەی قایمقامەکەی تۆ تا چەند ڕێزیان لە بڕیارەکەی حکوومەت گرتووە و پابند بوون مەتاڕادەیەکی باش ڕازینە لە هاوڵاتەکان ڕازی لە هاوڵاتیان ڕازینە کە پابندن و ڕێزیان لە بڕیارەکان گرت پێم بڵێ ئێستا کە ڕێزگرتن لە کۆمەلگای ئێمە چۆنە تا چەند ڕێز لە نێوان گەورە و بچکە ماوە وڵای برا گەورە ڕێزگرتن ئێستا زۆر کەم بۆ ناو کۆمەلگەیمە ئەنی ڕێزگرتن ئێستا لەو جیلانەی قەدیم تەمەشا بکە زۆر باشوە ئێستا باشترین بووە ئێستا باشتر دەبی لە داهات و دەلانەی خراپتر بی دەکرێت وردە وردە چەند بێت و ئەمە خراپتر بێت ڕێزگرتن چکم چەند هەبی لە ناو کۆمەلگای کۆمەلگا بە پێش دەکەی بەس کە ڕێزگرتن نەما ینی باشە کێ بەرپرسە لەوەی کە ئەم کۆمەلگایە بەو شێوازەی لێهاتووە ڕێزگرتن لە نێوی نەماوە بۆ خدای ڕێزگرتن ینی تەمەشا ئەو هەمووە لە تەلەڤیزۆنی بە خۆت دەبینی و ئەو فلیم و ئەشکال و ئەو شتانە وە دەکا ڕێزگرتن لە نێوان گچکە گۆراتی نێلیتن یعنی ئەو تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و ئەو شتانە ئەمۆ دەکا ڕێزگرتنەکەی تاوەکە پێم بڵێ تا پۆلی چەنت خوێندووە ئەمە شەش جاران کە منداڵ بووی مامۆسایەکت دەبینی لە کۆڵانەکە چیت بەرامبەر مامۆستاکە دەکرد و ئاوا سەلامت لێ دەکردیان وەکو زۆرێک دەڵێن هەڵداهاتین کە مامۆستامان دەبیت تاوان بە تاکیت شەرمت دەکردە ڕۆیشتی لەو شوێنە نەدەمای ئێستا کە ئەو شەرمەیە ماوە لە نێوان تەڵەبە و مامۆستا گەورە و بچوو تەڵەبە ئێستا چاتی لەگە مامۆستای دەکاتن تەلەفۆن ئەنتەرنێت بەو شێوازەیە بەڵێ ئەی جارانی گۆکو جاران شەرمت دەکرد بە تاکیت جارانی وەکو ئێستا بە خۆمش تەلەبەمە پێشترێ لە یەکی ابتیدایی دی ابتیدای بەبیرم دێت تا چاری ابتیدایش تا گەورەش بوویمە مامۆستای خۆت دەدیت لە فەرعی دەچێت ژۆرە نەداتەوە تا سبەینش چاوت بێ نەدەکرد دەشگریای بەس ئێستا مامۆستای خۆت ببینە زۆر احتیادیشە ینی وچی ڕێزێکی برێ باز بکەیت کە قەدیم برۆز چەند ڕێز لە گەورەی دەگرت دەرێن جاران ئەگەر یەک تەڵەبەی بگوتوە بە مامۆسایم گوتی ئەو تەڵەبەیە دەرسی نەخوێندووە تەڵەبەکە دەترسا و ڕاستەخۆ دەچی دەرسی دەخوێن ئێستا چۆن
ئێستا هیچ ئێستا پێ دەرێ بخینە دەرێ باش مەهرە بە باشەکەی خیندە نییە هەموو بیتە ئۆنلاین و نازانم چۆن فشکیاتە تۆ ڕێی چیە لەسەرەوە ینی بۆچی وەی لێ ئادەم کۆمەڵگایە بەڕای تۆ خوا برا گەورە بەگشتی وای لات یعنی ئێستا عام شتەکە لە باندی پێشتری ینی هەموو بەخۆم دەرەبێک بەخۆم تەلەبە بوویمە پێشتری ئەو بابەتانە دەرسانەیە بۆ مامۆستای خۆم بدیت بە دەترسام بەس ئێستا شتیوانە بەڵێ زیان و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێک بوو لە ڕاوسەرنجیا وڵاتانی شاری هەولێر من هەر نێو بازاڕی شاری هەولێر بەردەوام دەبم ڕاوسەرنجی زیاتی خەڵکیێرە بۆیەوە دەگوازمەوە دەسمە لای ناوبڕێکی کورت و دێمەوە خزمەت ئێوە زیز و خۆشەویست بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دووە ناوبڕە کورتەیە بێوەیە زیز و خۆشەویست شاد بوومەوە بەردەوام دەبم لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر باسیەوە دەکەم باستان لەوەر کرد کە ڕێز لە نێو کۆمەلگای ئێمە نەماوە ئەرێ بزانین چۆن چارەسەریە ماکرێ چۆن ئەم سیفاتە جوانەیە ئەم دابوونەریتە جوانەیە دووبارە بگەڕێینەوە نێو کۆمەلگاکەمە ئەوان دەتوێنم ێوەش بینە و بیسەرمان بن لێمە کاک فەرمان پێم بڵێ ئێستا ڕێزگرتن لە نێوان گەورە و بچووک لە نێوان مامۆستا و قوتابی دایک و باوک تەنانە ژنومێر لە نێوان خۆشیە ڕێزگرتن چۆنە ئێستا هەم بیتەوە کابراگەرەوەی هەبوو ڕێزی لێ دەگری ئەگەر نە ڕێزی لێ ناگرێت تەڵەبە دەبینی لە کافتریانە هەتا سەعاتێکی شەو بە چ پێ ڕادەگا بخینیتن هەمووی لە کافتریان و نێرگی لەو دانیشتن و ئەو بۆی دەرێ ئەو بۆی دەرێ ئەنتەرنێت و ماشەڵڵا هەتا سبێنێ ناڵن لۆ ڕێزگرتنە بۆ سەفکرد بە پارەیە ئەگەر پارەت هەبێ خەڵک ڕێز لێ دەگرێت طبعاً لە مجتەمەعی مێستا وای لێ هاتێ دەگوت پارەتە بۆ ڕێزت لێ دەگیریت ئەمە تاقیکردنەوەم لەسەری هەیە هەزاریش پارەت نەبێ ڕێز نەخێر ئێستا وای لێ هاتێ بەداخەوە زۆر بەداخەوە های لێ هات کۆمەلگای بۆ وای لێ هات لەبەر چی وای لێ هات جاران ینی هیچ وانە بوو گەورە ڕێزی بچوکی دەگرت بچوک ڕێزی گەورەی دەکرد لە هەردوو لایەوە سە بۆ وای لێ جاران لەسەری کۆڵانێ حەفلە بوو دوو منتیقە ئەولاتر تازێ بواە حەفلەکە قەتع دەبوو نەدەما لە تەنیشت دەمری لەولایە حەفلەیە یعنی لە تەنیشت یەکن مع الأسف بەداخەوە هیوام وایە و خەڵکە بڕێک بەخۆی دابێتەوە یعنی کۆمەلگایە کرد لەبەر چۆ کۆمەلگای ئاوای لێ هات طبعا بەخۆی هەتا فری پێدا مەسەلەن گەورە بوو تەکنەلۆژنیا ئەو شتانە برین پەرەی پێدرا و خەڵکە وای لێ هات ئێستا مندار هەیە عمری 10 ساڵە موبایلش لێ ئیخباری هەموو دنیای لەکنە جاران نەدەزانینەوە منتیقەی چێ لە منتیقەکەت کەسەیە زۆر بەداخەوە دەکرێت چاک بێ ینی ئەمڕ دووبارە کۆمەلگای کوردی بچێتەوە سەر ڕێزکەکەی جوانەکەی خۆی بە خودای کۆمەلگای کوردی هەتا ئەو بابی کە لە ماڵە تربێت بە کوڕەکەی نەداتن بە من و بە تو ئەوە نابیتن هیوام وایە هەموو باوکەکان کوڕەکانی خۆیان و وڵادەکان و تەڵەبەکان ئەو مامۆستایانە خۆزگەوەچی پێشان چ ڕێزەچیان هەبوو لە بینی تەڵەبە و مامۆستا ئێستا بەداخەوە مامۆستا هەیە من ئەوتە دەبینم مامۆستا شەر وەکو تەڵەبەکان لە گازینەوێ لە چایەخانان دادەنیشن زۆر بەداخەوە ئەم بێڕێزیە یان ئەم ڕێز نەکردن لە پیشەی خۆی هەموو چین توێژێکی گرتەوە هەمووی گرتیتەوە شتەکە وای لێ هاتێ بەعامە مامۆستا ئێستا دەبینی کابرا هەفتەك دەوامی نییە بڕ لە چایەخانان دانیشتیای لە گازینەیان دانیشتیە تەڵەبە مامۆستا هەنووە زاران کاکە ئەیمە بە عمری خۆمەوە کە دیومانە باب و باپیرمان ڕێزگرتنێکی تایبەتیانە بوو خاص نەکۆکو ئێستا زائری ئێستا و شەبابی ئێستا و جیلی ئێستا فەرقی لەگەر پێشان زۆرە ئێمە پێشە من کە مناڵ بوویاخوو کە لە ئەمرەش هەرزەتین دابووم نەمەتوانین لە بەرامبەر بابم دابنیشمیان بابم لە شوێنێک دابنیشم من بچم لە بەرامبەرەکەی دابنیژم یعنی هەموو شتێک ئەوەی خۆی هەبوو ڕێز خۆی هەبوو ڕێزی خۆی هەبوو ینی کاتێک کە بابم لە شوێنێک دادەنیشت ئەمە ناچینە ئەو شوێنە لە بەرامبەر باوکمان دابنیشین یا گەورەیەک ئاهات ئێمە لەو گەورەیە ڕێزمان نەگرت احترامان دەگرت هەندەزارە ویلێژی ئەترسان ئەمان گوت بە تۆزیە بکشینە پاشەوە ئەو هات لەگەر ئاوقەرانی خۆی قسەی دەکرد یان مامۆستا من کە تەڵەبەم مامۆستام هەبوو لە ساڵانی پێشتریش کە مامۆستاکەمە دیتەوە هەر ئەترسام لێت یعنی لەمە 20 سال پێشتر 25 سال پێشتر من عمرم 6 ساڵە 25 سال پێشتر من ئێستا مامۆستام دیوە دەرسی بە مندا ئێستا لێ ترسم ئێستا ڕێزی دەگەم هۆ ڕۆژ مامۆستا بێرەدا ئەو توانە ئیمە مامۆستا بێرەدا وتم مامۆستا فەرموو دانیشە لای من چاک بخۆوە وتی قەیناکە بەس من تۆ ناناسم گوتم من تۆ مامۆستای من بووی تۆ
ئەمنت فێرە عقل کردووە ئەمنت فێرە زانست کردووە من لە بیر ناکەم کە تۆ داهاتی لە سنف دەرست بە من دەداوە من ئەو ڕۆژێکە تۆ لەوێ باە ئەگەر 2 دقە تاخیر بە من ساڵێک نەدێوێرم حتاکو دەرسەکە تەواوە بوو دەرسێتینە بۆ ئەو زدات مەژورەوە دەمگوڵ مامۆستا سامی لێم دەدا ڕێز هەبوو پێشان ئێستا کەیوە ئەوە ماوە کاکە ئێستا ڕێز لێگر دوای چەند ساڵ دوای 25 ساڵ ئێستا شەر ڕێژی دەگەم 30 ساڵیش هەر ڕێژی دەگرم بۆی دەرسی بە منداڵی ئیستفادەم لێ کردەوە ئێستا ئەو ڕێزێ ماوە ئێستا ئەو ڕێزە لە نێوان مامۆستا و تەڵەبا گەورە و بچووک دایک و باوکی ئین لە نێوان هەموویەوە ماوە نەماوە خاستان بابینی مامۆستا و تەلەبە نەماوە ئێستا تەلەبە ئەستا مەکتەب گالتە بە مامۆستاکە قەشمەری پێ دەکا ئەگەر پێ بکرێ تعداشی لێ دەکات پێشان کەیوە ئێمە ئەچین مەکتەبمان دەکرد ئەگەر مامۆستایەکە لەوێ باە هەر دەرسەکەم لە دەکەێت دەترسان بۆ خوا دەبی لێم نەدا دەبای مامۆستایەکە قافرا بە چی بە پۆل ئینجا منە چوومە ژوورەوە ئێستا ئەو ڕێزانەمە بە ژێرە سیروپەکە ئەو تەلەبەی ئێستا و تەدریسی ئێستا وەکو پێشە نەماوە پێشە مامۆستا لە سنفی سەی دەچوو بۆ مەحدی مامۆستایان دەچوو لە دینیش بەشێک نییە لەوەی کە ئەو کۆمەڵگایەوەی لاتێش لە دینیش زۆر فەرقێکیە ئێستا لەسەر تا بیستیشی نوێژ ناکە ناچی بەلای دین هەر خەریشی پارێ و پارە کۆکردنەوە و کەسابەت و ئیش نییە و پێشانوانە بوو ئێمە لە گەشت بووین ساڵێ جارێک باوکم ئیشی دەکرد تەندێک فەلاعەتی و مەلاعەتی دەگەدەگۆ ئیمسار ئەرزاقی ساڵێکم داناوە بەسە دەستان ئێمە مەسەن بێن خۆش ناوبین داری دادەنا کۆی دەکردەوە ڕژی کۆ دەکردەوە دەسات دەشتێ ترەی دەنا بە گەرمی دەداکەنمەکەی دەبردا ئەش عازی دەکرد یا کوردستان سەختە نەکرد بە فوباران بێ دەڕزاقی خۆی کامل دادەنا غەمی نەبوو تاخوان ئەزار برسی دەبی برسی نابی پارەی نمیم بەس خەمی ئەرزاقەکەی بوو دەگۆ بە ئەرزاق ئەگەر نانەکە نەبی لە بیسان نەبی تمعاتیتکەی نەبوو ئێستا تمعات زۆرە باوکەجا نەماوە زۆر داوا دەکات بڵاو کۆمەلگایە چۆن چاگە بێتەوە چۆن دووبارە هەموو شتەکانە چێتەوە سەرڕێچکە جوانەکانی خۆی کۆمەلگایە مامۆستا ئەبێ ئێمە بە خۆمان دابچینەوە هەر کەسێک مەسئولی خۆیەتی ئەگەر من باش بووم تۆ باش بووی ئەو باش بووی لەگەڵ ماڵە منداڵەکەی خۆی باش بووی قەنەعەت هەبێ قەنەعەتی بەڕێز ئێستا من ڕۆژانە لێرە برم 50,000 مێ ئەگەر قەنەعەتم پێی دەکاتە من 2 وەرەقە شتێ ئەگەر قەنەعەتم نەبی حەز دەکەی 2 وەرەقە شتێ بەهەوە شەرتی قەنەعەتە باوکەجیان بنسبة ئەجیال بەجیل بە تەمەن ئەو شتە دەگۆڕێ گۆڕایە طبعاً یەکەم شت لە داک و بابەوە دەست پێ بکەین هەر داک و بابک بەرنامەی خۆی هەیە هەر داک و بابک مەراعاتی مناڵەکانی خۆی دەبی بزانی بکە کە کچە دەبێت کو تربێتی بدە کە کوڕیشە کو تربێتی بدە هەتا فێرە احترام بی بەس زۆر بەداخەوە ئەو شتە نمایە لە ناوما خوا دەیداتێ منداڵەک و هایە بوو تەواو بەس مەراعاتی دەبێت و بێ پەروەردەکرد دەبی پەروەردەی وای بکەی بزانی گەورە و گوچکاتی بزانی ئەو بابی یەکەممان بابی دووەممان ڕێز و احترام و مامۆستای ئاینی طبعاً ئەمە زۆر شتمان هەیە لە ناحەیە دینی محەممەدی ئەو دینە جوانە ئەو دینە پیرۆزە ئەو دینە شفایە 100,000 سەڵاوات عەلا محەممەد و ئالی محەممەد زۆر نەقسمان هەیە لە مامۆستایانی بەڕێز خوارداک و با پەروەردە دینمان بەخۆی پەروەردەیە دینمان بەخۆی احترامە دینمان بەخۆی شفایە پابندبوون بە دین ڕاستەخۆ سیفاتە جوانانت بۆ دروست دەکات ڕەحمە لە داک و بابت بەخۆی ئەگە داک و باب ئەگە ئەمن کابرایەک بم لە خوا ترس بم خێزام لە خوا ترس بی ئەولادیشم لە خوا ترس دەبی بە احترام دەبی ئەوە نوقتەی ڕئیسەکەی احترامە ئەمە ئەو شتانەمان ئێستا زۆر کەمە ئەمە کە دەچینە نوێژێ غاردا بەلا گوتی ئەڵڵاهو ئەکبەر هەلێ دەست نوێژەکەی بشۆ نیەتەکەی نازانی بینین لەسەر دوگوردەکەی ڕاوە دەستی نازان نیەتەکەی بینین ئەوە دەگەڕێتەوە سەر چێ سەر باب و داکەی سەر مامۆستایانی ئاینی بەشێکی هۆکاری نەمانی پەروەردە و نەمانی احترام و نەمانی ڕێز پەروەردەکەیەتی پەروەردەی دینی بە قەناعەتی هەر ئینسانێک ئەمە غەڵەت بوومە لە ژیانم برای بەڕێزم ئەمە غەڵەت بوویمە بەس بابم هەموو هەولێ سوندی بەسەریدا خوا داکەم هەموو هەولێ چ بوو بەجێوام تووشی برادەری بووم ئەگەر ڕێی داک و بابی خۆم بگرت باە حیسابە چکەم هەبوو پێم بڵێ هۆکار چییە کۆمەڵگای ئێمە ئاوای لێ هات کە ڕێز و گەورە ڕێز لە نێوان گەورە و بچووک نەما ئیمان زەعیفی نانی حەرام
حرام بەشێکە لەوە کارەکە بەێ باشە پێم بڵم کۆمەلگایە چۆن چاک دەبێت و چۆن دەچێتەوە سەر ڕێزکە جوانە دینداریەکەی خۆیەوە والله ئەگە بە دوو کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بکەوین ئەگەر بە دوو کەلیمەی لا بە نیەتێکی صاف نەک بە زمان لە ژۆرە ئەوی خوا تەمەشا دەکا ئەگە بۆ واستەی وەی بە دوو بکەوین بە دوو کەلیمە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بکەوین باش دەبین بە ئیرادەی ئەو خوایەی واعیەتمان دەگەڕێتەوە واعیەتمان دەگەڕێتەوە نیەتمان ساف دەبی بوون بەدین ڕاستەخۆ سیفاتە جوانانت بۆ دروست دەکات فعلا چکە حەدیسی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم لەسەریتی درۆی مەکە هیچ شتێکی ناکەی ئەرێ ڕێزگرتن چۆنە ڕێزگرتن یعنی کار ڕێزگرتن مشتریە دێ کۆمەلگا دایک و باوە گەورە و بچوو هەمووی ڕێزگرتن چۆنە ڕێزگرتن نەما احترام نەما بەڕاستی من بیرم لێ یعنی ئێستا وەڵی مندار بووم ئەلێرە شەڕم کردیان نەمناسیوە لە ژیانمدا کابراتوە دوو زلەی لە منداوە دوانیشی لەویداوە هەریەکەمان بەلایەکدا ڕۆیشتین بەس ئێستا من وەرە بە ئەلێرە کەسێک بتوانی یعنی ڕیسپێک ینی قسەکی بە گەنجەکی بڕێ دوو منداڵ لێرە شەڕکەن دوو گەنج شەڕکەن بلێکیان کەیتەوە ناتوانانی لەوانەیە قسەشت پێ برێ و لەوانەیە بابی بێتون لێ شتوڕە دەرێت تۆ حەقچی لە سەمیناری من ئەنی ڕێز نەما بەڕاستی بەش کۆمەلگای بۆ لێهات بۆ ئەو سیفاتە جوانەی تێدا نەما وەڵی ئەو کۆمەلگایە چکە تەقلیدی خەڵکی بێگانەی کردەوە و احترام نەما و لای داوە لە دین بەڕاستی لە دین بەشێکە لادان لە دین بەشێکا لە بێ احترامی و لە بێ ڕێزی و باشە پێم بڵێگە جاران تۆ مامۆساکەی خۆت دەبینی لە کۆڵە ئەم مامۆسایەکی ئاینی دەبینی یان کەسێکی گەورەت دەبینی چۆن هەڵسوکەوتت لەگەڵ دەکرد قەسەم بەخوای مامۆستامە ئێستا دێتە مزگەوت بەیەکەوە ڕۆین یعنی چەند جاری ئێستا جغارەی لەبەر فرێدەم یعنی ئێستا جغارەی لەبەر ساڵبەر لە ئێستا دەرسی پێ گوتی وەڵی لە 92 ینی 22 ساڵ بەر لە ئێستا ساڵ بەر لە ئێستا یعنی مامۆستام بووە ئێستا جغارەی لە کناق ئەوەندە احترام و ڕێز و ئێستاش مامۆستا ئێستا بڕۆ لە قوتابخانە ینی ڕۆژ نییە مامۆستا بە دوای باوشی نەنێ وەرە کوڕەکەت جگارەی دەخوا وەرە کوڕەکەت نازانم حەبی لێگیرایەوە کو احترام ینی چی چۆن دەبێتەوە کۆمەلگای بەڕای تۆ چۆنە کۆمەلگای دووبارە دەچێتەوە سەر ڕێزکە جوانەکانی خۆی ئەو کۆمەلگایە حتا نەگەڕێتەوە سەر کللتوری خۆی ڕێزگرتن ناگەڕێتەوە بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر کە باسییان لە ڕێزگرتن دەکرد بەداخەوە بەشێکی زۆر یاوانەی کە دواندم پیان وا بوو ڕێزگرتن هەر نەماوە بەشێکیانیش پیان وا بوو ماوە بەڵام بۆ بە تاک و تەرا وە زۆرێک لەوانەی کە دواندم باسی ئەوە دەکەن هۆکاری نەمانی ڕێزگرتن دوو بابەتە یەکەمیان دوورکەوتنەوە لە دین کە ئێستا دەبینی خەڵک لە دین دوورکەوتۆتەوە و بەشێکیانیش بۆ زۆربوونی تەکنەلۆژیایی سەردەمدا گەڕێنەوە ئەم هەموو زۆربوونەوەی تەکنەلۆژیا و بەفراوانی تەکنەلۆژیا وای کردووە کە ڕێزگرتن لە نێوان کۆمەڵگای کوردەواری نەمێنێت ئەڵقێم جارێ بەنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای بووێتە جێگای ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست سپاس بۆ هاوکارم متەڵیب خۆشەوی تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوات